تا دێت ژیان لە ئەمریکا بەرەو ئاساییبوونەوە دەڕوات. دیمەنی دەمامک بەستن دەریاخات بەکارهێنانی ڤاکسینەکان کاری خۆیان کردبێت. بە فەرمیش ڕێگە درا ئەوانەی ڤاکسینیان لەخۆ داوە دەتوانن لە بازاڕگەکان دەمامک نەپۆشن. بە دڵنیاییەوە هێشتا تاو نەبووە، بەڵام بەرەو کۆتایی دەچێت. سوپاسگوزارم کە گەڕاوینەتەوە بۆ دۆخێکی ئاسایی. خۆشە کە دەمامک نابەستین و ڤاکسینەکەم وەرگرتووە. هەموو کەسێکیش بۆی هەیە لە خۆی بدات کە ئەوە شتە باشەکەیە. دەمامکمان نەبەستۆ لەو کاتەوەی ڕاگەنراوە لە بازاڕگەکاندا ئەتوانیت نەیبەستیت، بەڵام گرفتی ئەوەم نەبووە کە دەمامک نەبەستم. من دەزانم لە ڕووی زانستیەوە چی دەگەێنێت. بەپێی ئاماری فەرمی لە ئەمریکا زیاتر لە 135 ملیۆن هاوڵاتی ڤاکسینی دووهەمیان لەخۆ داوە. 167 ملیۆنیش لە چاوەڕوانی ڤاکسین دووهەمدان. لەم هەفتەیەشدا کەمترین حاڵەتی توشبوون لە ئەمریکا تۆمار کراوە. ئەم خێزانە لە تەکساسەوە بۆ پشودان هاتوونەتە ڤێرجینیا. Well, I think that we are learning to be normal again. ئێمە ئیستا لەسەر ئەوە خۆڕادەهێنینەوە کە ژیانمان بەرەو ئاساییبوونەوە دەچێت. دوێنێ بۆ یەکەم جار دوای زیاتر لە 1 ساڵ لەگەڵ منداڵەکانمان نانمان لە دەرەوە خوارد. هەروەها دوای ساڵ و نیوێکیش گەشتمان بە فڕۆکە کرد لە تەکساسەوە بۆ ڤیرجینیا. خۆم و هاوسەرەکەم ڤاکسینمان لە خۆمان داوە، بەڵام دەبێ هەر ئاگاداری خۆشمان بین. گەشتەکەمان بە فڕۆکە خۆش بوو. خەڵکێکی زۆر لە فڕۆکەخانە بوون. لە مێژ بوو ئەوەندەم خەڵک لە شوێنێکدا نەدی بوو. لەم سەفەرەمان ئامۆزاکەشم دەبینم کە ماوەیەکی زۆرە یەکترمان نەدیوە. ئەگەر کۆڤید-19 وەک زۆر شوێنی تری جیهان ژیانی زۆرێک لە ئەمریکیەکانیشی دروێنە کردبێت، ئێستا ساتی سەر لە نوێبوژاندنەوەیە. وەک خودی خۆم هەز دەکەم بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە بێمانە بوو. ڤاکسینەکە زۆر باشە، بەڵام من هەر منداڵ بووم ئەو جۆرە ڤاکسینەم وەرگرتووە. من ناتوانم لەسەر ئەو شتە بێمانایانە هیچ شتێک بینا بکەم. دەمامک بەستنیش هەر بێمانە بوو. یەکێک لە خۆشیەکانم ئەوەیە کە لەسەر پرۆسەی فێرکاری بەردەوامم. بەهۆی لێدانی ڤاکسینەکەوە گەڕاومەتەوە بۆ قوتابخانە و نیو منداڵان، هەرچەندە لەوێ دەمامک دەبەستین. هێشتا کۆڤید-19 لە جیهاندا کۆتایی نەهاتووە. بەکارهێنانی ڤاکسینەکەش لەلایەن زۆرێک لە هاوڵاتیانی ئەمریکاوە پێدەچێت کاری خۆی کردبێت. هاوڵاتیان پشت لە کۆڤید-19 و ڕویان لە ژیانە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، ویلایەتی ڤێرجینیا.